کاتتان باش من دکتۆر شاخەوان جۆڵا پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری و لەیزەر لە کلینیکی جوانکاری سمارت. کلینیکی جوانکاری سمارت بە شێوەیەکی گشتی پێک دێ لە 4 بەشی سەرەکی. بەشی یەکەم بەشی بینینی نەخۆشیەکانی پێست و چارەسەری نەخۆشیەکانی پێستدا، لەم بەشەدا تەواوی نەخۆشیەکانی پێست چارەسەر دەکرێت بە پێی ستانداردی جیهانی. بەشی دووەم بەشی لەیزەرەکانە کە کۆمەڵێک لەیزەری بەتوانە کە خاوەنی بڕوانامەی جیهانین و خاوەنی سەرکەوتنن لە ڤیستیڤاڵەکان و کۆنفرانسەکانی لەیزەردا لە جیهاندا پێشکەش دەکەن، وەکو لابردنی مو، لابردنی تاتۆ، هەروەها لەیزەری لابردنی چاڵ و چۆڵ و هەروەها لەیزەری لابردنی خاڵ و کۆمەڵێک لەیزەری دیکەی بەتوانە کە تەواویان سەرجەم ئامێرەکانمان خاوەنی بڕوانامەی جیهانین لە بوارەکانی خۆیاندا. بەشی سێەم بەشی نەشتەرگەری بچووک و هەروەها لادانی چەوری زیادەی جەستەیە. لەم بەشەدا کۆمەڵێک نەشتەرگەری جۆراجۆر ئەنجام دەدرێەوە کو لابردنی گرێ خاڵ، هەروەها لابردنی پێستی زیادەی پێڵووی چاو و کۆمەڵێک نەشتەرگەری تری بچووک. لەگەڵیشدا لایپۆسەکشن ئەنجام دەدرێت دەرهێنانی چەوری لە بەشەکانی جەستەدا و هەندێک جار گواستنەوەی بەپێی پێویستی نەخۆشەکە بۆ بەشەکانی تری جەستە. وهروە لەگەڵیدا ڕێککاری جەستەش ئەنجام دەدرێت. لەم بەشەدا هەردوو ئامێری پاڵ شەریکەی مایکرۆیەری ئەمریکی کە خاوەنی بڕوانامەی جیهانی و هەروەها شەریکەی مۆلەر ئەڵمانی کە ئەوش خاوەنی بڕوانامە و سەرکەوتنی باشی لە دنیادا بەدەستێناوە بەردەستن. بەشی چوارەم بەشی چاندنی مووە کە تێیدا چاندنی مو بۆ سەر، بۆ برۆ، بۆ ڕیش و سمێڵ ئەنجام دەدرێت و بە شێوەی ستانداردی جیهانی و بە پڕێکی زۆر. هەروەها تەواوی نرخەکان لە کلینیکی جوانکاری سمارت نرخی گونجاون بە شێوەیەکی گونجاو پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. ئەم تەواوی سێڤیسەکانیشمان بە شێوەی ستانداردی جیهانیە.